بەپی راپۆرتێکی هەواڵگری سەربازی فەڕەنسی کە پێگەی توێژینەوە بە دوواداچوونی دیسکلۆز بڵاوی کردوێتەوە، چەکی فەڕەنسی پێشکەوتوو کە تانک و سیستەمی موشکی ئاڕاستەکراو بە لێزەر و ڕاداری تێدایە لە جەنگی یەمەندا بە سعودیە و ئیمارات فرۆشراوە کە لە دژی خەڵکی سڤیلی یەمەن بەکاردێنرێت. ئەو راپۆرتەی ئاژانسی هەواڵگری سەربازی بە ناونیشانی یەمەن و بارودۆخی ئەمنی ئامادەی کردووە و لە 15 لاپەڕە پێکاتووە چەندین نەخشەی تێدایە کە شوێنی چەکە دروستکراوە فەڕەنسیەکان لە ناو یەمەن و لە بەشی سنووری سعودیا دیاری دەکات. بەپی راپۆرتەکە بەشێکی زۆر لە خەڵکی یەمەن لە ژێر هەڕەشەی چەکی دروستکراوی فەڕەنسیدا دەژین. تەنانەت لەسەر زەوی جەنگیشدا لە یەمەن تانکی لۆکلێر دەبینرێت کە لە نەوەدەکاندا بە ئیمارات فرۆشراوە. لە تشرینی دووەمی 2018دا تانکە فەڕەنسیەکان لە جەنگی حودەیدا بەشداری چالاکانەیان هەبووە کە بەپی راپۆرتی ڕێکخراوی ئەکلیدی ناحکومی ئەمریکی لەو جەنگەدا 55 هاوڵاتی مەدەنی کوژران. هەر بەپی راپۆرتەکە لە ئاسمانیشدا فڕۆکەی میراژی 9-2000 لە بۆمبارانی یەمەندا بەشدارە. هەروەها ئامێری ئاڕاستەکردنی بۆمبارانەکانی فەڕەنسایی لە جۆری دیموقلیس بەکاردێنرێت. لە دەریاشدا 2 کەشتی دروستکراوی فەڕەنسا لە گەماڕۆی دەریایی یەمەندا بەشدارن کە لەمپەر لە بەردەم گەیاندنی یارمەتیە مرۆییەکان بۆ خەڵکی وڵاتە دروست دەکەن و یەکێکی دیکەشیان لە پشتیوانی ئۆپەراسیۆنە وشکانیەکانی یەمەندا ڕاستەوخۆ بەشدارە. ئەم راپۆرتە سەرۆکی فەڕەنسا و حکوومەتەکەی حراج کردووە کە پێشتر ڕایانگەیاندبووە و چەکانی بە سعودیە و ئیمارات فرۆشراوە تەنیا لە بواری بەرگری لاخۆکردن و لەسەر سنوورەکان بەکاردێنرێت. راپۆرتەکەی هەواڵگری کە لە ڕۆژی 25 ئەیلولی 2018دا ئامادەکراوە پێشکەش یاریەکە لە ئیمانوئێل ماکرۆنی سەرۆک و ئێدوارد فیلیپی سەرۆکوەزیران و وەزیری دەرەوە و بەرگری کراوە. ئەم راپۆرتەی دیسکلۆز بەشێکە لە لێکۆڵینەوە دامەزراوەکانی میدیاپارت و کۆنبینی و رادیۆی فرانس ئینتەر و تەلەڤیزیۆنی ئارت و دامەزراوەی ئینتەرسێپ کە بارەگاکەی لا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. فەڕەنسا یەکێکە لەو وڵاتانەی کە ڕێکەوتنامەی بازرگانی چەکی سەربانەتەوە یەکگرتووەکانی واژۆ کردووە کە بازرگانی چەکی ڕێخستووە و قەدەغەی دەکات چەک لەو حاڵەتانەدا بفرۆشێت کە دەبێتەوە هۆکاری پێشێلکاری مافەکانی مرۆڤ و تاوانەکانی جەنگ. نووسینگەی سەرۆکوەزیرانی فەڕەنسا لە ڕاگەندراوێکدا ڕایگەیاند بەپێی زانیاریەکانی ئێمە چەکی فەڕەنسی کە هاوپەیمانی عەرەبی هەیەە لە زۆربەی شوێنەکاندا بۆ بەرگری بەکاردێنرێت و لە دەرەوەی خاکی یەمەندایە، بەڵام باسی بەڵگەنامەکانی نەکرد و گومانی نەخستە سەر، بەڵکو جەختی لەوە کردەوە فەڕەنسا ئاگاداری کوژرانی خەڵکی مەدەنی بە چەکی فەڕەنسی نییە. کەسایەتیە چەپڕەوەکانی فەڕەنسا داوای شەفافیەتیان لە حکوومەتی وڵاتەکەیان کرد. ئەلێکس کۆربیێری ڕادیکاڵی لە تویتەردا پرسیاری کرد ئایا وەزیری بەرگری درۆی کرد؟ جۆلیان بایۆ پاڵێوراو لە حزبی سەوزیش بۆ هەڵبژاردننی ئەوروپا دەڵێت درۆی دەوڵەتە ئاشکرا بوو. فەڕەنسا لە جەنگە چەپەڵەکەی سعودیە لە ئێمەندا بەشدارە. هەروەها ڕێکخراوی ناحکومی لەوانە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و یەکێتی نێودەوڵەتی مافی مرۆڤ و هیومان ڕایتس وۆچ لە ڕاگەیەندراوێکی ناڕازی داوایان باس کرد کە ئەم راپۆرتە هەواڵگریە تیشکی خستە سەر هەمانەو زانیاریانەی کە ئەو ڕێکخراوە ناحکومیانە چەند مانگێک لەمەوبەر لەسەر بەکارهێنانی چەکی فەڕەنسی کە سعودیە و ئیمارات لە یەمەن بە شێوەیەکی نایاسایی لە دژی خەڵکی مەدەنی بەکاریان دێنن بڵاویان دەکردەوە. بەڕێوەبەری هیومان ڕایتس وۆچ لە فەڕەنسا نووسیوێتی چیتر حکوومەت ناتوانێت لەسەر ڕەتکردنەوەی بەشداری لە تاوانەکانی جەنگدا بەردەوام بێت. پێویستە فرۆشتنی چەک بە وڵاتانی هاوپەیمانی سعودیە و ئیمارات ڕاگرێت و باوپەڕی شەفافیەتەوە کار بکات.